سلێمانی ڕۆژێکی نائاسایی بەڕێ کرد. لە دوو ڕووداوی کوشتندا دوو کارمەندی ئاسایش لە دوو شوێنی جیاواز لە قەزای چەمچەماڵ و بازگەی تاسڵوجا لە سنووری پارێزگای سلێمانی کوژران. شاخەوان ئەحمەد لە بازگەی سلێمانی چەمچەماڵ لە شەڕ و ئاڵۆزیەکدا لە نێوان هێزەکانی ئاسایشی بازگەکە و هێزێکی ئەمنی گیانی لەدەستدا. ڕووداوەکە پاش ئەوە بوو کە قایمقامی تەکیا داوا لە بازگەکە دەکات لێکۆڵینەوە لەگەڵ ئەو ئۆتۆمبیلەدا بکات کە هێزێکی پێشمەرگەی تێدا بووە. وەک قایمقامی چەمچەماڵ دەڵێت ڕووداوەکانی لەم چەشنە ڕوویان لە زیادبوون کردووە. ئاماری مانجیەکت پێدەم کە 58 کێشە هەبووە لە ناو 58 کێشەیە 62 تۆمەتبار با بڵێن ئەمری گرتنیان بۆ دەرچووە و قەزیەکانی پێشتریشمان زیاتر لە 108 تۆمەتباری تر هەبوو کە بە هاوکاری هێزە ئەمنیەکان گیراون و لەژێر لێکۆڵینەوەدان و بە ئەمری بەڕێزدادوەری لێکۆڵینەوە دەست بەسەرن لە بەشی گرتن و گواستنەوەی چەمچەماڵ. لە ڕووداوێکی دیکەدا درەنگانێکی ئێوارە کارمەندێکی ئاسایشی چەمچەماڵ بە ناوی نەریمان عەبدوڵڵا لە نزیک ماڵەکەی خۆی ئەو کاتەی لە مزگەوت دەگەڕێتەوە لەلایەن ماتۆر سوارێکەوە تەقەی لێ دەکرێ و گیان لەدەست دەدات. نەریمان عەبدوڵڵا خاوەنی 6 منداڵە. محەممەد کوڕە تاقانەکەیەتی کە تەمەنی تەنها 6 ساڵە. ئێرە شوێنی ڕووداوەکەیە کە چەند مەترێک لە ماڵی قوربانیەکەوە دوورە. ئێوارە لە مزگەوت هاتووە لە مزگەوتی قەت خۆمان مەغریب بوو گەشتە ئێرە خۆم ئەلێ وەسام ماڵمان بەرامبەر ئەلێ وەسام تەقە بوو گوێم تەقێ بوو ڕام کرد بە پێپەتی هاتمە ئێرە کوڕ جلڕەشێکم بینی ئەوە ڕای کرد بۆم کۆڵانەیە بە پێ هەندێک نیشتمە سەریا لێ ئەو گەنج بوو ڕای کرد ئەمیش بریندار بوو سەخت بوو دڵخواخوام بەس بگەنمە خەسخانەیە ئێتە بردمانە خەسخانە نەگەشتە خەسخانە لێ ئەمرخوای کرد یعنی ئەبێ حکومەت بە دوواداچوون بکە ئێمە خۆم ئەوە 30 ساڵە 29 ساڵ پێشمەرگەم ئەو برایم ئاسایش بوو یعنی ڕۆژانە نییە نەغەم برایم نە ئافرەت نەکوژرێ زەلام نەکوژرێ مناڵ نەکوژرێ ڕاستە کوڕ ئێمەیە بەڵام ئەمە کوڕی حکومەتە حکومەت دەتوانێ هەوڵ بدا بۆ ئەوەی ئەوانەی کە تیرۆریان کردووە بیان دۆزیێتەوە و بیانداتە قانون. ئەم ڕووداوانە لە کاتێکدایە بەرپرسانی ئەمنی شارەکە دەیانەوێ ڕووداوەکانی کوشتن و تەقەکردن کەم بکەنەوە چونکە لە ماوەی ڕابردوو چەندین ڕووداوی هاوشێوە کە بووە هۆی کوشتن و برینداربوونی چەندین هاوڵاتی دڵەڕاوکێ و نیگەرانی هاوڵاتیانی لێکەوتەوە. ماوەیەکە ڕووداوەکانی شەڕ و تەقەکردن و کوشتن لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوونە و پارێزگای سلەیمانیش بێبەش نییە لەو ڕووداوانە. ئەوانەی چاودێری باردۆخەکە دەکەن دەڵێن هۆکارەکەی بوونی چەکە لە دەستی هاوڵاتیان بۆیە بەر لە هەشتێ داوا لە حکومەت دەکەن چەک لە دەست خەڵکی ئاسایی دەربهێنێ بۆ ئەوەی لانی کەم ژمارەی کوشتنەکان کەم ببێتەوە. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی.